کە لە لای خەڵکی بۆتە جێگەی نیگەرانی و هەروەها بابەتێکی گەرمی نێوان هاوڵاتیان ئەو پرسە بەکوێ گەشتەوە بۆ چاوچووکردنی زیاتر بە کاروبارەکانی شارەوانی لە شاری کەرکووک میوانداری زۆر بەڕێز بە موسا عەدنان حەمەشکورمان کردووە کە وتەبێژی شارەوانی کەرکووکە ئەمڕۆ لە ستودیۆ لەگەڵمان ئامادەیە کە عەدنان زۆر بەخێر بێ. زۆر سپاس شیرین خانم. کاک عەدنان با سەرەتا لەو پرسیارە گرنگەوە دەست پێ بکەین کە کارە کاتە سەر تەندروستی و سەلامەتی شۆفێران و هاوڵاتیان پرسی ڕێگەوبانەکان بەکوێ گەشان دێک کێشەمان هەبوو لە دەرەوەی کەرکووک و ناوەوەی کەرکووک. سەرەتا سوپاس بۆ ئەم دیدارە دەستان خۆش بێت ڕەمەزانتان پیرۆز بێت هیواداریم ڕەمەزانە بێتە مای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک. دیارە لە ماوەی ڕابردووە شارەوانی کەرکووک کاڵمەتێکی فراوانی دەست پێ کرد بۆ چاکردنەوەی شەقامە سەرەکیەکان وەکەزان شەقامە سەرەکیەکان زیانێکی زۆریان بەرکەوتە بوو. هەڵمەتەکە دیارە لەسەر ڕاستپاردی بەڕێز بەڕێوەبەری شارەوانی کەرکووک بەڕێوەچوو و بە متابعەی مدیری مەشاریعی بەلەدی کەرکووک. ئێمە هەڵمەتەکە تا ئێستاش بەردەوامە لە شارەوانی کەرکووک. هەڵمەتەکە سەرەتا لە بەردەم بەڕێوەبەرەتی هاتوچۆی کەرکووکەوە دەست پێ کرد گەڕێکی ڕەحیماوە پردی خەبات ڕووناکی کۆمەڵی ئەو شوێنانی کە پێویستیان بە چاکردنەوە هەبوو. هەڵمەتەکە دیارە ئێمە وەکو شارەوانی کەرکووک بەڕێوەبەری پرۆژەکانی شارەوانی نووسراوێکی ئاراسی تەواوی کردەکانی شارەوانی کرد بۆ ئەوەی شارەوانی کەرکووک ئاگادار بکرێتەوە لە تەواوی ئەو شوێنانی کەوا زیانیان بەرکەوتووە مەبەستم لە جادە سەرەکیەکانە بەتایبەتی جادە سەرەکان ڕەنگە جیاوازی هەبێت لەگەڵ جادە کۆڵانە فەرعیەکان جادە سەرەکان خەسایەرێکی زۆر پێ هاتوچەوەکە. ئێمە بە پێو کە دوای نووسراومان کرد بۆ کردەکانی شارەوانی کەرکووک لە ڕێی کردەکانی شارەوانی تەواوی ئەو شوێنانەمان بۆ دەستنیشان کرا کە پێویستە شارەوانی چارەسەریان بکە وەجگە لە کردەکانی شارەوانی ئێمە لە ڕێی پێیجی شارەوانی کەرکووکەوە لە ڕێی پێیجەکەەوە داوامان لە خەڵک کرد لە هاوڵاتیان کرد ئەوانش لای خۆیانەوە هاوکاری تیمەکانی شارەوانی بن ئەو شوێنانەمان بۆ دەستنیشانکەن بۆ دیاریکەن بۆ ئەوەی ئێمە ڕەوانی ئەو لیژنەیەکەین ئەو لیژنەی کەوا دەستنیشان کراوە بۆ بە دوواداچوونی ئەم بابەتە. دیارە تا ئێستا تقریبن کۆمەڵێک شوێنی گرتوێتەوە و هەڵمەتەکەش بەردەوامە ئەمڕۆ کە من قساکەم ئێستا حاڵی حاضر بەشی پرۆژەکان بە تایبەتی بەڕێوەبەری پرۆژەکان لە ڕەحیماوەیە تەقاتۆی ڕەحیماوە ئەو جادەیە چاکەکرێتەوە. بەڵێ مامۆستاژیان لە ماوەکانی ڕابردوودا باسوخواسێکی زۆر هەبوو لەسەر تاپۆکردنی خانۆ تەجاوزەکان. ئایا ئەو بابەتەوە ئەو مەسلەی بەکوێ گەیشت ئەو هیچ زەمینەیەکی یاسایی هەیە بۆ ئەوەی بزان لێ ئەکرێن یاخود ناکرێن؟ ئێمە دیارە لە ساڵی 2022 بوو بڕیاری 320 ئەنجومەنی وەزیران دەرچوو بە پێی بڕیارەکە داوا لە شارەوانی کرا شارەوانی کەرکووک لە ڕێی کردەکانی شارەوانیەوە وەک ئێوە ڕەنگە ئاگادار بن ئێمە 6 کردی شارەوانیمان هەیە داوا لە شارەوانی کرا کە هاوڵاتیان ئەوانی کرا ناو خانووی زیادە ڕۆن یان ئەو خانوانی کە تازە دروست کراون فۆرمێکە بوو هاوڵاتیان دەبێ بەهاتنایە بۆ کردەکانی شارەوانی هەر کەس بە پێی سنووری بڵێن بۆ نمونە ئەم گەڕەکانە ئەکەونە کردی یەکەوە بۆ نمونە فەیلق و شۆراوە کەونە کردی دووە بە پێی سنووری جوگرافی ئەو شوێنی کە تۆ لێی دانیشتووی ئێمە فۆرمێکمان هەبوو فۆرمەکە لایەن هاوڵاتی پڕکرایەوە فۆرمەکە کۆمەڵێک زانیاری تیابوو بۆ نمونە ناوی چواری ڕوبەری ئەو زەویە یان ئەو خانووی کە تۆ تێی دانیشتەجێی 200 300 400 دوای ئەمە با بڵێن وەکو هەنگاوی یەکەم فۆرمەکان پڕکرایەوە لەلایەن محافەزەی کەرکووکەوە بڕیارێکی فەرمانێکی کاژێڕی دەرچوو ژمارە 66 لە 2023 لیژنەیەکی فەرعی دروست کرا لیژنەکە پێکهاتوو بوو لە شارەوانی کەرکووک لە فەرمانگەی کوشت و کاڵ تۆماری خانوبەرە 1 و 2 کۆمپانیای نەوت با بڵێن شارەوانیەکان پلاندانان کۆمەڵێک ئەم دەوایرە معنیانی کە پەیوەندیان بۆ بابەتەوە هەیە دیارە لیژنەکە گەیشتەوەی کە دەستی کرد بە هەنگاوی جێرکردنی خانۆکان تقریبا لە کەرتی 6ەوە دەستی پێی کرد لە سەیادەوە و هاوکات لە کەرتی یەکیشەوە کە ئەم شوێنە گەڕەکی ئیمام قاسم و ئازادی و ئیسکان و ئەم شوێنانە ئاگرێتەوە بە تایبەتی لای باونی سەر چنار و ئەو شوێنانەمانە کە سەر بە کەرتی یەکن لیژنەکە کارێک بەردەوامە لە کارەکانی خۆی تا ئێستا پێم وابێ
بەپی زانیاریەکانی من تا ئێستا نزیکەی 500 ماڵێک جەردی بۆ کراوە. ئێمە طبعاً لە نەتیجەیە پشت بە ئەو ڕێنمایانە بەستین کە لە وەزارەتەوە بۆمان دێت. وەزارەت تا ئێستاکە ئەڵێ ئەوە بەردەوام بن لە ئیشەکانی خۆتان. ئێمە تا ئێستاکە ئیش و کارەکانی جەرد بەردەوامە و وەک وتیشم بۆ مەسلەی زمینێکی یاسایی هەیە بۆ جێبەجێکردی بڕیارەکە. من پێم وایە بابەتەکە ڕەنگە ئەو کاتە بە تەسەوری من ئەگەر ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبنەوەکانی دەست پێ بکات ئەگەر تەوافق لەگەل لایەنەکانە هەبێت چکە و بابەتێکی تۆزێ ئالۆزە زۆرجا مەسلەی پێکاتەکانی تر باز لەواکەن ئەو تەجاوزەی کە با بڵین پێکاتەیە کردوێتی زۆر زیاتر لەو تەجاوزانی کە پێکاتەکانی تر کردویانە. ئێمە بەپێی ئەو ئەحسایی کە لە بەردەستمانایە تقریبا نزیکەی دەگەڕەکی زیادە ڕۆمان هەیە تقریبا حوتی کەوتۆتە گەڕەکانی خۆمانەوە با بڵین گەڕەکی تروکمانی و عەرەبیشمان هەیە کە زیادە ڕۆن. بۆیە ئەگەر بێت و لە نەتیجەیە تەوافق هەبێت لەگەل لایەنەکە من لایەنەکانە بە تەسەوری من ئەگەنە ڕێگە چارێک وە لە بیریشمان نەچێ وەک ئاماژەم پێدا لە سەرەتا ئێمە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە بڕیاری 320 قەراری باڵین بۆیە ئەتوانین تا ڕادەیەک مۆرگێکی دەستوری و یاسایی بدەیتێت لە بری قەرارەکە لە ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە ئەوەی وەک پێ ئاماژەم پێدا 322 بۆیە تا ڕادەیەک ئومێد هەیە گەشتبینم بەوەی کە بڕیارەکە جێبەجێ بکرێت بەڵام پێویستی ڕێگە بەکار بێ لە بەری تقریبا نزیکەی ئەوانی کە تەقدیمیان کردووە خۆی لە 90,000 کەسەدا ئالێتەکە ئاسان نابێت تۆزێ قورسە بەڵام تەسەوڕەکەم ئومێد هەیە بۆەوەی کە لە مستەقبەلایە جێبەجێ بکرێت. کاک عەدنان نازانم بەڵام دەنگۆیە یاخود ڕاستیە دەنگۆیەوە هەبوو کە لە شارەوانی زەویدا بەشەکرێ ئایا ڕێوشۆن و مەرجەکانی چین تا ئێستا هیچ کەس وەری گرتووە ئەگەر وەری گرتووە چۆن وەری گرتووە؟ بەڵێ تا ئێستا بابەتی دابشکردنی زەوی لە شارەوانی بەردەوامە. ئێمە لە 2016ەوە دەستمان بە دابشکردنی زەوی کرد ئەو کات زیاتر زەویەکان دابش دەکرا بەسەر کەسوکاری شەهید. لە 2016 تقریبا وەکو ئامارێک لەبەردەسا نزیکەی 1921 کەس 22 کەس بەری کەوت. ئەمە لە 2016 لە 2019 بڕیارێک خوتەیەکەیە پێڵن خوتەی 490 طبعا ئەم بڕیارە دەسەڵاتی داوەتە محافظ ئەو با بڵێن لایەنی تەخسیس ئەوە ئەو بابەتەکە ئەو تەخسیسێکە دواتر ڕێکارەکانی تەملیکردن تاپۆکردنی خانۆکان لە شارەوانیە تا ئێستاکە زەوی دابەشەکرێ بەسەر چون و توێژەکان بۆ نمونە فەرمانگەکانی تایە فەرمانگەکانی دەوایرەکانی کەرکووکی تایە بۆ نمونە کە سوکاری شەهید تا ئێستا ئەوانشی تایە وەکو توێژێک با بڵێن لەگەڵ ئەوە شایە کۆمەڵێک چین و توێژی تری تایە ڕۆژنامەنووسانیشی تایە بەڵێ ڕۆژنامەنووسان لە 2023 بوو نهاتی 2023 بڕیار وا بوو لە سەیادە زەویان پێ بدرێ ئەو کاتە لە سەیادە نزیکەی 650 پارچە زەوی تەخسیس کرابوو بۆ جامیعە قسەی لەسەر کرابوو وا ڕێکەوتنی لەسەر کرابوو کە گوایە لەو حەسەی ئەو 650 هەمووی نەدرێ بە مامۆسایانی زانکۆ و فەرمانبەرانی زانکۆی کەرکووک لەوە حەسەیەکی ڕۆژنامەنووسانی تیابێت. دیارە بەڕێز بەڕێوەبەری شارەوانی کەرکووک لە سەردانەکەی بۆ بەغات تاکید لەسەرم خاڵە زۆر کردەوە چکە بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان شارەوانی تاوانبارەکەن تۆمەتبارەکەن کەوا ئەو مقەسەر و کەم تەرخەمە لەو بابەتە بەڵام وەگوتم ئەوەی جیهەتی کەوا تەخسیسی عەرزەکەکە شارەوانی نییە ئەو ژێتی کە تەخسیسی عەرزەکەکە محافەزەیە دواتر کە دێتە شارەوانی ڕێوشوێنەکانی تاپۆکردنی خانۆکە بۆ نمونە تۆ دێتە شارەوانی ئێمە نووسراوت بۆکەین بۆ تۆماری خانوبەرە تەجیل عەقاری 1 و 2مان هەیە بۆ سندوقی ئیسکان بۆ ئەوەی کە ئەو کەسێک کە با بڵێن تعدادی سەرژمێری 57 کەرکووکی نەبێ شوملی ناکە ئێمە شارەوانی نووسراوەکەین بەەوە شوێنانە بەڵام ئەوەی مەسەلەی ڕۆژنامەنووسەکان ئێمە وەگوتم بەڕێز بەڕێوەبەری شارەوانی کەرکووک تاکید لەو خاڵە کردەوە کە بێ ڕۆژنامەنووسیش وەکو توێژێکی گرنگی کۆمەلگا ئەوانش مافی خۆیان لە ڕۆژنامەنووس زەوی وەربگرن بەڵام بابەتەکە لە محافەزە ئەم دەست و ئەو دەستی پێکرا و هەوڵی ئەویانەدا بابەتەکە بەلا ڕێیا برن کە شارەوانی پێتاوان بارکەن و تۆمەتبارکەن کەەوە ئەو مقەسڕ و کەم تەرخەم و ئەو موسەببە بەڵام دەرکەوت وانە ئێمە لە وەکو شارەوانی کەرکووک کە با بڵێن کە بابەتەکە ئەوە بوو لەناو ئەو 1950 کەسیش وا بڕیار بوو کە برێ بە ڕۆژنامەنووسان بەڵام بابەتەکە نەکرا بە کۆمەڵێ بیانووی جیاجیا و ئێستاش ئاگام لێیەتی ڕۆژنامەنووسان خەریکی ئەوەن کە پێخۆ پیشاندانەوانە بکەن چکە لە هەنێ شوێنەوە پوایە پێوتراوە کە گوایە شارەوانی مقەسڕ و کەم تەرخەمە بەڵام بابەتەکەوان شکەمە بە نووسراو لامانە و بە نووسراوش دامانە کە
بەڕێوەبەری شارەوانی کەرکووک لەگە وەزیری شارەوانەکان و ئەوەدانکردنەوەی عێراقە دانیشتووەیەکە لەو خاڵانەی کە زۆر بەلایەوە گرنگ بۆ جێی بایەخ بۆ مەسەلەی دابشکردنی زەویەکان بووە چکە بەشێکی زۆری ڕۆژنامەنووسان هیچ داهاتێکی ترێنێن نێجگە لە ئەو معاشەی کە ماگانە وەرێگرێ و بەڕاستی من خۆم لەگەڵ بەڕێوەبەری شارەوانی چەند جای قسەمان لەسەر و بابەتە کردووە زۆر مسرە زۆر پەرۆش و حریصە بۆەوەی کە بابەتە جێبەجێ بکرێ بەڵام هەندێک لایەن بەربەست دەخەنە بەردەمی و دواتر شتۆپەکە فرەدەنە ساحیبە لە دێەوە. سپاس بۆ ڕوونکردنەوەکەت مامۆستا. بابەتێکی تر هەیە گرینگە بەڕاستی زۆر باس و خواستی لەسەرەکرێ و بەردەوامش لە زۆر شوێنش باسی لێکرێ و بابەتە تا ڕادێکی زۆرش پەیوەستە بە ژینگە بە هەوای پاک ئەوش بابەتی ڕێژەی سەوزاییە. ئایا توانین پرسیاری بکەین ئامادەکاریەکانی شارەوانی کەرکووک بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی چییە لە کەرکووکە یاخود چ پلانێکتان هەیە؟ ئەتوانی ئامارێکی ئەومان پێ بڵێ کە لە کەرکووکە تا چەندێک ڕێژەی سەوزایی هەیە جەزرە وەسەڵەتیەکان چۆنە ئەو ئامارە چۆنە؟ بەڵێ وڵی یەکی لە بابەتە گرنگانی کە شارەوانی زۆر بایەخی پێدا مەسلەی زیادکردنی ڕێژەی سەوزایی لە کەرکووک بەداخەوە ڕێژەی سەوزایی لە ئاسێکی پێویستان نیە لە ئاسێک نییە کە جێگای دڵخۆشکردن بێ ڕاستی. ئێمە تقریبەن ئێستا بە ڕووبەری پارک و جەزرەکانی کەرکووک تقریبەن 2 ملیۆن و 740 متر مربع بەکۆی با بڵێن گشتی پارک و جەزرەکان تقریبەن ئەمە ڕێژێکی زۆر کەمە بۆ کەرکووک. ئێمە لە ماوەی ڕابردووە و ئێستاش لە پلانی شارەوانیە کۆمەڵە پرۆژەی گرنگی لە مەجای تەژیرکردن لە مەجای سەوزکردن خستۆتە بەرنامە و خستۆتە پلانی خۆیەوە. بۆ نمونە پلانێک هەیە پلانی شارەوانی ئەوەیە کە تەواوی جەزرەکانی با بڵێن ڕێی سلێمانی و لای کولی قەڵەم و وەڕێی هەولێر دەروازەکان بەڕاستی دەروازەکان لە هەموو شوێنێک دەروازەکانی شار بایەخێکی تەواو بایەخێکی زیاتریان پێدرێ وەک شوێنەکانی تر لەبەرەوەی زۆربەی ئەو کەسانی کە دێنە ناو کەرکووک ئەبێ ببینن یعنی جیاوازی هەبێ لەگەڵ جێگاکانی تر. پرۆژەیەکمان هەیە بۆ سەوزکردنی جەزرەکان بە درێژایی جەزرەکانی لێ ڕی سلێمانی و کە دیتە ناو کەرکووک وەڕێی هەولێر. دروستکردنی پارکێکمان هەیە لە بەردەم بینای پارێزگا و منتەزەیەکمان هەیە پارکێکمان هەیە ئەوی بابە گۆرگۆرسە لە قۆناغی دووەمایە بۆ ئەوەی کە دووبارە نۆژەم بکرێتەوە و پێش بخرێت لە بواری زیادکردنی ڕێژی سەوزایەتیایە. و لە ڕەحیماوە پرۆژەیەکی با بڵێن چاندنی دار و سەوزکردنی ڕێژی زیادکردنی ڕێژی سەوزاییمانەیە و لە چەند شوێنێکی تری شەمانە بەڵام وەگوتم لە ئاسی پێویستانە. ئامارەکەش وەک ئاماژەم پێدا ئێمە 2741 متر مربع پارک و جەزرەمان هەیە. ئەم ڕێژەیە زۆر کەمە ڕاستی لە هەوڵی ئەوەدان کە زیاتر بکرێ. کاک ئەدنان هاوڵاتیان چۆن هاوکارن سەبارەت بە کاروبارەکانی شارەوانی هەر لە پرسی پاک و خاوێنی و هەتا سەوزایی هەموو کاروبارەکانی تر بەرامبەرەوە ئێوە ناتوانن لەگەڵ خەڵکیا بۆ منە گەڕەک تەنسیق بکەن ئەوانیش ڕێژەی سەوزایی لە بەردەم ماڵەکانی خۆیان لە بەردەم شۆستەکانیان زیاد بکەن ئەمە یارمەتی دەرنابێ بۆ ئێوەش؟ پرسیارێکی زۆر بەجێیە بالفعل هاوڵاتی هەمووجا هەمیشە قسەمان وتۆتەوە هاوڵاتی لایەنێکی گرنگە لە ناو هاوکێشەکانە بە تایبەتی شارەوانی هەر خۆی ناتوانێت شوکارەکان بکە. ینی وەک لە ئاماژەم پێدا لە سەرەتا ئێمە ئێستا ڕێژەی دانیشتوانی کەرکووک زیاد لە 1,150,200 لە ڕابردوو 800,000 بوو. ئەو بودجەی کە تەرخان کرابوو بۆ شارەوانی زۆر ئزیاتر بوو لەو بودجەی ئێستا لە کاتێکا تۆ کە ڕێژەی دانیشتوان زیادەکە دەبێت بودجەکە زیادکەی لێرە لە بەرامبەرە کەم کراوەتەوە. بۆیە پێویستمان بە هاوڵاتیە کە لەگەڵ تیمەکانی شارەوانی هاوکار بێن لە مەجای سەوزکردن لە مەجای پاک و خاوێنی بابەتێک هەیە زۆر گرنگە کە هەر لە پرسیارەکەی تۆ ئێستا دروست بوو. یعنی هاوڵاتی ئەو توانە مادێکە ئەو بدەلاوە ئیمکانیەتە بە شەرەکەی لەبەردەسە توانە مرۆیەکەی بەردەم شارەوانیش زۆر کەمە ڕاستی. با دوور نەڕۆن هەل لە باخچەکان دەست پێ بکەین. ئێمە ئەو ئاماری ئاماژەم پێدا کە 2741 متر مربع پارک و جەزرەمان هەیە تقریبەن ئێمە 108 کارمەندمان هەیە لە باخچەکانە ئیشەکەن. ئەو ڕێژە زۆرە تەنها 108 کەسمان هەیە لە کاتێکایە ئێمە پێویستمان بەپی با بڵێن دیراسەیەکە بەشی باخچەکان کردوێتی لە هەر 2500 متر مربعێک پێویستمان بە کارمەندێکە.
هەر 2500 متر مربعێک پێویستمان بە کارمەندێکی بەشی باخچەکان هەیە بەو پێ بێ ئێمە ئەگەر 2741ەکە تەقسیمی 2500 کەین یعنی پێویستمان بە 1097 کارمەند هەیە ئێستا 180 یعنی چەندێکمان نەقسە تقریبا 989 کارمەندمان نەقسە بەت ئەمە بەڕاستی کێشە و گیرروگرفتێکی زۆری بۆمان دروست کردووە و بۆیە هاوڵاتی دەورێکی زۆر گرنگە بینێ لە مەسەلەی حەدیقەیەکی نزیک ماڵەکەی خۆتەیەگە لای خۆتەوە ئێوەران کە با بڵێن ئاوی دەی ئاور شوێنیکەی هیچ باپڕ تەسەوەڕ ناکەم لە هەمومان نەتوانین ئەو ئیشە بکەین هەندێکی ڕاستی هاوکارە هەندێکیشێ بابەتێکەیە بۆ نمونە ئێمە زۆرجا مەسەلەی ئەو چالاکانی خۆمان کا بڵاوەکەینەوە لە پەیجەکەی خۆمانەوە بۆ مەسەلە هەڵمەتێکی شارەوانی کردو هەڵمەتێکی دەست پێ کرد بۆ پاک و خاوێنکردنی فلان شەقام یان فلان دەروازە بەشێک لە کۆمنتەکان هەڵێ باشەوە ئەرکی شارەوانیە ئەگەر ئێوە ئەوە نەکەن نیشتان چییە یعنی بەڕاستی ئەمە مەش هەیە بەڵام ئەو کولتورە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر جیاوازە بۆ نمونە هەندێک گەڕک بەڕاستی زۆر زۆر هاوکارە لە هەندێک شوێنش بەڕاستی هاوکاری تیا ناکرێت بە هیچ شێوەیەک یعنی ئەمە هەیە بەداخۆ داواکارم لە میبەرەوە داوا لە هاوڵاتیانی شەکەم کە هاوکارم لەگەڵ تیمەکانی شارەوانی بۆی پێکەوە بتوانین کەرکک زیاتر سەوزتر و جوانترکەین ئێوە لەو لایەنەوە هیچ گلەیتان لە لایەنە ڕاگەیاندنەکان نییە کە هاوکارتان نەبوونە بۆ گەیاندنی پەیامی پاک و خاوێنی یاخود هاوکاریکردنی شارەوانی ڕاستی ڕاگەیاندنیش دەورێکی گرنگە بینێ لە بابەتەکە ڕاگەیاندن ئێمە بەشێکی زۆریان هاوکارن لەگەڵمانایە و زۆرجە ئەو بابەتە تەوعیانیکەوە تەوعاویەکان کە بڵاوەکەینەوە بابەتی مەسەلەی هوشیارکردنەوەی خەڵک کە ئینێرین بۆ شوێنێک بۆ پێیجێک بۆ کەناڵێک بەڕاستی بەهانامانەوە دێن بڵاوەکەنەوە لای خۆیان ئەوش خۆی لە خۆیان تا ڕادەیە کار و ئیشەکانی ئێمە ئاسانەکاتەوە بەڵام هەندێک بابەت هەیە زۆر گرنگە ینی تشک بخرێتە سەری بۆ نمونە ئێمە یەکێک لەو کێشانی کە بەدەستێەوە دەناڵێنی مەسلەی فڕێدانی زبڵە یا خۆڵ و خاشاکە بە شێوەیەکی زۆر هەڕەمەکی فرێدرێ پێویستە ڕاگەیاندنیش لەو بابەتەیە هاوکار بێت کە داوا لە خەڵک بکە کە ناکرێت زبڵ بۆ شێوەیە فرێدرێت لەبەروی ئەمە ئیش و مەهامی شارەوانی قورسترەکە و بابەتی دیکە هەیە ئەمە لە ماوەی ڕابردۆ لە چەند شوێنێکایە بەدیمان کردووە مەسلەی حاوی کە دانراوە لە بەردەم ماڵەکە یان لە بەردەم کۆڵانەکە دانراوە بۆ خزمەتکردنی ئەوەی کە تۆ زبڵ و خۆڵ و خاشاکە بکەیتە نایەوە بەشێکی زۆری حاوەکانە سووتێنرێ یعنی بەڕاستی ئەمە لە چەند شوێنێکە ئەم حاڵتەمان بەدی کردووە و دیاردەی دیکەش زۆر هەیە بەڕاستی دیاردەی سلوی بۆیە پێویستە ڕاگەیاندەکانیش تشک بخەنە سەر ئەو بابەتە بۆ ئەوەی کە بتوانین تا ڕادەیەک بنبڕێکین بەڵام بە نەتیجە بە عام ڕاگەیاندەکان زۆر هاوکارن لەگەڵمانایە لە گەیاندنی چی لە گەیاندنی کێشە و گیرروگرفتەکانی خەڵک کە پێمانەگەیەنن ئێمە لای خۆمانە بە دووەداچوونی بۆکەین و چارەسەریەکەین و زۆر جاریش ئەو بابەتانی کە ئێمە ویستومان لە ڕێکەناڵەکان لە ڕێکاندنەوە بڵاو بکەنەوە بڵاوی بکەینەوە زۆر بەهانامانەوە هاتن و بە خێرایی بڵاویان کردوێتەوە ئێوە هەر هەبەرمان دوور نەبن کاک عەدنان ساڵانی ڕابردووە بەهۆی دەسەڵاتی جیاکاری ئیتر هەر لایەنێک بێت جیاوازی ئەوە لە نێوان گەڕەکان ناکرێت گەڕەکانێک کۆنکرێت و پاک و خاوێن و زۆر باش و پوختن گەڕەکانەکانی کە بە هاوشێوەی ئەوە نین پلانی شارەوانی هەیە کە ئەو گەڕەکانی کە کۆنکرێت نین و پوخت نەکراونەوە با زیاتر ڕوونتری کەینەوە یەکێ لەو گلەیانی کە لە شارەوانی ئەکرێ یعنی شارەوانی کە با بڵین تۆمەتبارەکرێت کە جیاوازیەکە لە نێوان گەڕەکانە یعنی بۆ نمونە ئێمە زۆرجە یعنی ئەم پرسیارە ئەکرێ ئەڵێ باش ئێمە شەوان کە چینە ڕێبەغا هەموو ئینارە ئیشەکات و هەموو جادا و ڕێکا و بانەکان ڕووناکون و قەرەباڵغ و باشە بۆ کۆڵ جادەکانیان خۆتگەڕەکانی خۆمانوانی یا بۆ مەسەلەی سەبکردن یعنی سەبکردن زۆرجە شارەوانی بەهۆش ئیتیامەکرێت کە خزمەت دەگەێنێ بە هەندێک گەڕک خزمەت ناگەێنێ بە گەڕەکە کوردنشینەکان با زیاتر ڕوونی کەمەوە بابەتێک هەیە زۆر گرنگە ینی ڕوون بێ بۆ هەموو لایەک ئێمە لە 2017ەوە بەتایبەت لە دوای ڕووداوانی کە خۆمان هەمومان لە دوای ڕووداوەکانی لێکەوتەکانی ڕێفراندۆمە و ڕووداوانە دۆخێک دروست بوو شارەوانی لە 2017ەوە تا 2021 نەیتوانی یەک گەڕەکی زیادە ڕۆی ئەم خانووە تازە دروستکراوەکان بە وشەی زیادە ڕۆزەوە بەکارنێنینەوە تازە لەبەروی هەر خانوویەک کە ماڵی تیا بوو خەڵکی تیا بوو ئەوە تازە بەڕاستی ینی خانووە ینی ئەوە نییە بڵێ زیادە ڕۆچکە لە ئایندە شایبێت تاپۆ بکرێت هیچ مەجاالیتیانە لە 2017 تا 2021 شارەوانی توانیە خزمەت گوزاری بگەێنێ بۆ شوێنە لەبەروی بڕیارێکی وەزاری تەختیت هەبوو کە شوێنانە بە بیان و بە پاساوی ئەوەی کە شوێنانە تەجاوزن
لە 2021 دوای ئەوەی کە لەگەڵ ڕێقابە و لەگەڵ بەغدا قسەکرا شتێک دۆزرایەوە کە پێیان وت مشروع المناطق المحاذية للتصميم. مناطق المحاذية للتصميم بابلين أو شناني كان نزيكي بابلين تصميمي أساسين يعني لقرار يعني لدوربري تصميمي أساسين زياتر شو أقريتها مقرك تازە دروستکراوەکان ئەگرێتەوە بۆیە دوای ئەوەی کە پرۆژەکەمان دەست پێ کرد توانیمان لە 2021 تقریبان بەشێکی زۆر لە کۆڵانەکان سەد بکرێ کۆنکریتەکرێ ئەوە قیرتاو کراوە بەڵام هێشتا لە ئاسی پێویستانیە ئێمە نقطەی دیکەش هەیە زۆر مهم بۆی خەڵک بەرچاوی ڕوون بێ ئێستا کتابێک نووسراوێکی بەڕێوەبەرایەتی ئاوەڕۆی کەرکووکەیە ئەو نووسراوە داوە لە شارەوانی کەرکووکەکە لە شارەوانی لە ئێستا بۆت نییە مەسلەی سەب کۆنکریتکردن و قیرتاوکردن لەو گەڕەکانە بکەیت لەبەرەوەی پرۆژەیەک هەیە پرۆژەی ئاوەڕۆی یەکگرتووی پێڵێن ئەم پرۆژەیە کەرکووک هەمووی بەیەکەوە بەسێتەوە لە ڕووی ئاوەڕۆوە لە هەندێک شوێن نەبێ ئێستا بۆ نمونە هەندێک شوێنێ مە ناتوانیشی تیا بکەین بۆ نمونە لە فەیلق ناتوانینیشکەین لە حەمزەلی ناتوانینیشکەین لە سەیادە ناتوانینیشکەین لە شۆرا و لە گورگە چاڵ و لە سیەکانیان و بەشێک لە شوێنە ناتوانین ئیش و کارەکانی تیا بکەین تاو کاتی ئەو بابەتە یەکلابێتەوە مەسەلەی تەواوکردنی ئەو پرۆژەیە کە پرۆژەی ئاوڕۆی یەکگرتووی کەرکووکە. بەڵێ مامۆستا سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانت و بۆ ڕوونکردنەوەکانت لە کۆتایی ئەگەر دواوتە دیاخود پامێکتە بێ من نەوانوت بێ دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم دیدارە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ئەوەی کە من زۆر ئەمەوێت تاکیدی لەسەرکەمەوە دەوری هاوڵاتیە هاوڵاتی دەورێکی زۆر گرنگە بینێ شاری خۆمانە پێویستە هەمومان لای خۆمانەوە هەست بە پرسیارەتی بکەین یعنی ئەوە نییە بڵێم تەنها تۆبەکە فرێدێنە ساحی شارەوانی بڵین ئیشی شارەوانیە شارەوانی ئیشی چیە ئەگەر خزمەت گوزاری نەگەێنێ بە هاوڵاتیان نەخێر لای خۆشمانەوە بە هاوکاربین ئەگەر باخچەیەکی بچووکی نزیک ماڵەکەت هەیە ئەگەر ئێواران ئەو ڕۆژانی کە سەرەی ئاوە با بڵین لای خۆتەوە ئاوەشێنێکیان خزمەتێکی بکەی بەڕاستی ئەمە تا ڕادەیەک کار و مەهامی شارەوانی سوکە بێ واگەر لەگەڵ ئەو تیمانی کە ئەسوڕێنەوە بۆ مەسەلەی پاک و خاوێت ڕاگررتنی شار ئەگە هاوکاریان بی لە دانانی زبڵەکەت بیکێتە ناو نایلۆنێکی تایبەت بە حاویەوە بۆ ئەوی کە دێن زووتر هەڵبژیرێتەوە ئەمە تا ڕادێکی شوکارەکان ئاسانەکەنەوە دووبارە دەستان خۆش بێ و سپاس بۆیەوە کاکاتنان هەمە شکر و تەبێژی بەڕێوەبەرایەتی شارەوانی کەرکووک سپاس بۆ میواندارەکە سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێت بەڵێ عزیزان